گۆڕان لە دوای لەدەستدانی سەرکردەکەیان ئێستا لە بەردەم تاقیکردنەوەیەکی فرزدایە. ئێستا تەنیا بزودنەوەی گۆڕان نییە بڵێ من تەنیا حزبم ناڕازیم، حزبی دیکە هاتوونەتە مەیدان و دەڵێن لە گۆڕان زیاتر ناڕازین. جگە لە چوار حیزبەکەی پێشوو ئێستا حیزبی دیکەش هەن کە خۆیان بە ڕکابەری گۆڕان دەزانن، خۆیان بۆ دەنگەکانی گۆڕان مەڵاس داوە. یەکێک لە کاندیدەکانی گۆڕان لە هەولێر چالاکی مهندسە، گۆڕان هێناویەتی مەیدان بۆ ئەوەی زۆرترین دەنگ لە هەولێر بۆیان کۆبکاتەوە. لەگەڵ کاک چالاکی مهندس لە بەرنامەی چی دەکەن دەچینە ناو خەڵکو و لێی دەپرسین بۆ 4 ساڵی داهاتوو چی دەکەن. بۆ 4 ساڵی داهاتوو هەرچی خێر بێ بۆ ملەتی خۆمان دەیکەین، هەرچی نەیارەکانمان نەیان کرد ئێمە دەیکەین، هەرچی ئەوان کردیان ئێمە نایکەین. ئەمە بۆ خەڵک باسکە و من و تۆ کاگێ بدات پێکەوە دەچینە ناو خەڵک. فەرموو. پارتیە ئەوەی نەفتی دزی ئەوەی ئەخلاق نەما بەعاش نەما. کاکچارە کاندیدی گۆڕانە بۆ پەرلەمانی عێراق. پرسیار هەیە لێی؟ چییە پرسیارەکە؟ پرسیاری من بۆ کاک چالاک ئەوەیە ئایا چیان هەیە چه شتێکیان هەیە بۆ تێشکاندنی ئەو بربەستانەی کە هاتوونەتە پێش گۆڕان پارتی ئەو بربەستانەی بۆ گۆڕان دروست کردووە بۆ نمونە دروستکردنی ئەو حیزبە کارتۆنیانە بۆ ئەوەی گۆڕان نەتوانێت ئەو شۆڕشەی هەیەی بیکات. ئەمە هەست ناکەین بربەست لە پێشمان دروست کرابێ، ئەمە حزبێکی سیاسین، خاوەنی بەرنامەی خۆمانین، ئەزمونێکی 9 ساڵەمان هەیە، خاوەنی 9 ملیۆن دەنگدەری بە ویژدانین. ئەم پێتان وایە حیزبە تازانە لە سلێمانی بەتایبەتی ئیلا دەبێت دەستێکی تێدا بێ اینجا حیزب دروستە بێت لە کوردستان؟ نا ئێمە نەمان گوتووە دەستی خەڵکی تێدایە، ئێمە دەڵێن هەڵدۆقیون. لەوەتەی گۆڕان هاتیە گوتی ئەمێن ژنی ماڵەوەش هەموو دەکەمە کابان ئەو کلاوەتە چ بوو کردی هاخر عیبە عیب. مەسەلەی گۆڕان هەموو حزبێکی پێ ناشینە بەسپان پێ باشە، یعنی پارتی سەدێکە خوێن نەڕژێنە شەی دەدا بەرگیرێکە باشە لە پردێ پارتی شەرقی بۆ حزبەکان تر لە ماڵ هیچ حزبێک لە ماڵ نەبووە. ئەگەر پێشمەرگەی کوردستانە، پێشمەرگەی پارتی نییە، پێشمەرگەی یەکێتی نییە. من پێشمەرگە بووم، من پێشمەرگەی پارتی لە داستان پردێ شەڕی کرد گۆڕان بۆ قسەی نەکات، بۆ ڕەخنەتان عەبادی نەکرد. ئێمە حزبێکی سیاسین دروست بووین بۆ لە دژی گەندەڵی دروست بووین، بۆ عەدالەتی کۆمەڵایەتی دروست بووین، بۆ عەدالەتی سیاسی دروست بووین، بۆ ئەو شتانە دروست بووین. یەکێتی و پارتی سیاسەتیان لە کاکە دەڕاوەستە لە وڵاتە بەغڵە سیاسەتیان پێڕەو کردووە. ئەندامی سەرکردایەتی پارتی لە ڕوودا گوتی کە ئەگەر جێگری سەرۆکی پەرلەمان هی پارتی بواە لە پەرلەمان عێراق لە کاتی بودجا کە ئەوە مافی کوردی تیاخورا دەستمان لە کارە کێشایەوە. کاگانام بۆ دەچی لە کار نەکێشایەوە؟ ئەو قسێ بە مزایدەی سیاسی دەزانم، چکە لەوەتی حکومەتی بەغدا هەیە، پارتی حکومەتی عێراقی لەوەتێکە هەیە، پارتی دیموکراتی کوردستان شەریکە لەوەیە. گۆڕان خەتای چی بوو کە معاشکانی ماڵیش دەی معاشی پیاوەکانیش بڕا دەنگیشیان بە حەزی شعبیدا لە بەغدایە. ئەوە دەنگمان بە یاسای حەزی شعبی نەداوە، ئەوە تۆمەتکردن زۆربەی عەزابەکەن دەنجام پێویست ناکە بڵێ زۆربەی عەزاب من نیم. گۆڕان نییە، گۆڕان حەز دەکا هێزێکی پێشمەرگەی تۆکمە و پتەوی هەبێ، دیفاع لە کوردستان بکات، دیفاع لە کاکە تۆ پرسیارت کردووە من جوابت دەدەمەوە، جوابت دەمەوە، بەس دەمت نەبێ جۆشت هەبێ. مام پرسیارێک لە تۆ دەکەم. ئێوە وەکو گۆڕان لە بەغدا چتان کردیە بۆ ملەتی کورد؟ لە بەغدا چیتان کردووە؟ لە بەغدا لە پەرلەمانی عێراق بە یەک شت وەڵامت دەمەوە. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان جێگیری دووەمی پەرلەمانی عێراق لە بزوتنەوەی گۆڕانە کە کاکارامی شێخ محەممەدە. ڕێزم بۆ جەنابی هەیە بەچی چی نەکردووە؟ کە گۆڕان دروست بوو نەیویست یەکگرتنەوەی ماڵی کورد لە بینی ئەو دوو حزبەی دروست بوو. پێم وابی گۆڕان لە بۆ پەرتەوازەی ماڵی کورد دروست بوو. ئەگەر ئەو دوو حزبە بۆ یەکخستنی ماڵی کورد ئیشیان کردووە
شەڕی براکو ژیان نەدەکرد ئەمری جەکچێتی بوو خۆت کردو مادەم تۆ من شەڕی ناو خۆم نەکردووە حیات خۆم شەڕی ناو خۆم نەکردووە تۆ یەکەتی نەبووی بەڵێ بەس شەڕی ناو خۆم نەکردووە ژیان کردووە نەمکردووە دەستخۆشی لە بزوتنەوەی گۆڕانەکەی بۆچی لە سەرەتای دروستبوونی داکۆچیان لەسەر تاک بەتاچی یاسا و ڕێسای ئەو هەرێمە کردووە چاوی ئەو میلەتەیە کردەوە ڕاستی ئێستا کۆمەڵک لەوانەیە لەوان لەو دەور و بەرەخڕبوونەوە دژایەتی ئەو برادەرە دەکەن من گۆڕانژیم بەس ئەو قەرەبارەقیان دێت ئەو پێڕانە ژاتمە دەستکەرعانە کردی دام بەدەستی ئەم شۆڕ ژێرا تاکی یاساکە گۆڕان چای کوردی کردەوە خەرچی وشا کردەوە لە گەندەڵی و لە دزی و لە پێشەکردنی یاسایەکان نەمدەزانین پەرلەمانچە نەمزانین بودجە چیە هیچ نەدەزانی کە ئەوتی گۆڕان هاتێ زانینەوە چییە من نەخێر نەخێر من نەچوومە دەنگدانی باوەڕم پێی نەبوو سیمان بۆ دەکەن چ دەوێت کاچی خۆم دیفاع لە بودجەی سەدا هەفتەی بودجەی هەرێمی کوردستان دەکەین لە بەغدا شەڕی لەسەر دەکەین باشە لۆ ئەوەی ئەتوو جارێکی دینی و موچە و چارێگە موچە نەدرێتەوە دەزانم بابا هەولێر پایتەختی کوردستانە هەولێر پایتەختی کوردستانە احترامی خۆت بگرە احترامی خۆت بگرە دەنگی توم ناوێ سەرێزەکانی ژێچێتیمە بەس خەرچی خۆم خۆش دەوێت ئەوی دفاع لە ملت بکە وەڵی شمێنە کار خۆشم دەوێت مادەم دیفاع لە ملت کورد دەکا ئەوانەیە تا ساکردیانی چال نەکردیا و باوەڕ نەکات دەنگی توم ناوێ بەرزیەوە لێرەم بەسەر بەرزیەوە لە کوران یەکەم زارە ئەمن خەڵکی کورانم ئەمن ناناسی ئەمن ئەدوی بناسی یەکەم زار هەبت بینی پێویست ناکە بمبینی ئەمن دەبینی گەورەکان گچکە بوون گەورەکان گچکەیان دەکەینەوە ئەتوو گەورە دەکەین میلەت گەورە دەکەین ئەمن بە تو گەورە ناکرێ مامی باشە مامی با گەورە ناکرێ نۆبەتی بە تووە بەکانیمان بدەوە مەڕۆ باشە بە مافی توولەکەنە من نییە مافی توولەکە نییە چێتی و پارتیە ئەوەی نەفتی دزی ئەوەی قوتی ئەو وڵاتی دزی مافی تو لەوەیە ئێستا ئەمە بشتە پەرلەمانیا بدە نوێنەری تو ئەبێت چی بکات لە بەغدا بەڕێزی بەسەکەی سپێنەکرا جوابی خەکە دێەوە ئەگە هەموو هەوڵی خۆمان دەگەی لەگەر هەموو هەوڵی خۆمان دەگەی لەگەر کورانە بەرامە ئەومە خەکە ڕاست چ جوابی هەموو هەوڵی خۆمان دەکەی لەگەر بڵێ چ بەڵێنێک بۆم کوڕە هەموو بەڵێنێک هەر ئیشێکی پێمان بکرێت هەر ئیشێکی پێمان بکرێت بۆتان دەکەین چهار ساعت نوێ 152 خاچی کوردستان لەدەست درراوە خەڵک مافی خۆیەتی تووڕە بێ بەڵێ نەتیجەی سیاسەتی هەڵەی سیاسەتە تەقلیدەکەی یەکێتی و پارتی و ئاوازەکانیان کوونە ئەحواڵتان ساتەم باشە چاکن ماندێنەوە دوکان و بازار کووە کاک چالاک بچێتە پەرلەمان چی بکە لۆ مافەکانی کووردە هیواشم پێی هەیە زۆر چکە ڕابردش پاش هەیە باشی دەناسم کە پێشمەرگەی قەدیم بووە ڕابردش ساچیە بووە باوەڕ ناکەم ڕۆژە خیانەتی نیشتمانی هەبیتن و مووقیفیشی چەند بەرنامە شم دیتەمە فەکانی توێ تاکیت خۆلی ڕابردوو دوو ئەندام لە هەولێر چۆن مەسەن یەکێکوان سەرروکی فراکسیۆنی گوڕان بوو کە خۆلی پەرلەمانتەوە بۆی ساخۆی لەسەر لیستێکی عەرەبی کاندید کردو بە دەنگی هەولێر چووە جەنابەتەوە ناکە کامیان مثلا سروخان چۆ خۆی لەسەر لیستێکی عەرەب کاندید کرد دەنگی هەولێریش برد بە هەڵە خۆی کاندید کرد بەڵام کە بزوتنەوەی گۆڕانزانی خۆی کاندید کردووە لەسەر لیستێکی عەرەبی ئێمە گوتمان یان سەحب دەکەی یان لە ئێمەنی سەحبمان پێ کردەوە هەرگیز و هەرگیز من خیانەت لە میلەتی خۆم ناکەم قەت بیرم لە خیانەتکردن ئەوەی ئەو ئەندام پەرلەمانیەوە کردی خیانەت بوو لە میلەتی خۆی لە دەنگی نازانم کاری پەرلەمانی کارێکی ترە بەڵام قەت ناچمە پاڵ بێ نەیارەکەم
ئەو چۆپاڵنەیاری کورد بەڵێ چۆپاڵنەیاری کورد گەرانتیەکە لە ناو کورد ئەمە دووبارە ناکاتەوە نەخێر گەرانتی نیە کەینێ بە هەولێری قسەت کردە و دەمە جواب بۆ شانازیەکەم کە خەڵکی سلێمانی و خەڵکی شارە زور و پارتی دەتۆ سودانی باشبوو قسە فەرموودە بەخوای گەورە نەکەس تەلەفۆنی بۆ من هاتووم سوودی گۆنتڕۆی سیارێ چاکە بەڵام بە ویژدان و قسەکە بە ویژدان لە بازار هاتی نەگەڕین بۆ خۆم لێ پرسیاری لەگەم سوتفا هاتیەوە ئێرە باشە هەتا ئێوە نەبوو مەعاش بوو وەزع باش بوو کەس ژمێنی نادا وەڵای ئێوە دروست بوون ئەخلاق نەما بەعاش نەما ژیان بۆ ماوە باش خەڵک داهان ژمێنی نادا لە پارێژ نامێ پرسیارە وەڵامت دەمەوە هەتاوەکو بودجە 170 بودجە لە بەغدا دەهات مەعاش هیچ عیبی نەبوو زیادیشی دەکرد دەشیان دەزی و بەشی خەڵکیش دە و بەشی معاش دەبوو بلا من كانديدم لو برلماني العراق والله ما اسمه في زنجر هذا في كيف بكره وجودنەوەی گۆڕان کێی لە حکوومەتی عراقمان کردە پەرلەمان بەگشتی من ئاگاداری توڵ تەفاسیلی پەرلەمانی عراق نیم چێ وەزیرێک بان کراوە بە چەند دەنگ بان کراوە چ فراکسیۆنێک بانجی کردو بەڵام ئەوەندە دەزانم ئێمە چێ گەندەڵی بکات چێ دزی بکات لە دژی ئەوین کورد بێ عەرەب بێ شیعە بێ سوننە بێ بۆ ئێمە هیچ فەرق ناکات دەچێت پەرلەمانی عێراق خود کاندید کردووە بەڵێ عێراق دستوری عێراق 2005 دەنگی لەسەر درراوە ئەم دستورە چەند مادەی تایە هیچ تەفاسیلی دەستوری عراقی لای من نییە کاک چالاک ئەمڕۆ مناقشەیەکی گەرم کرا لەو داواکاریانەی خەڵک کردێتی لەو مناقشە چ داواکاریەک لای تۆ مایەوە ئەوەی کە بۆ من گرنگ بوو دوو پرس بوو یەکیان بار و گوزەران و قوتی خەڵکە دووەمیان مەسەلە نەتەوایەتیەکانە لە دەستدانی 152 خاچی کوردستان بە کەرکووکەوە بۆ ئەم دوو پرسە تۆ بچتە پەرلەمانی عێراق چی دەکەی بۆ پرسی قوت و داهاتی خەڵک ئەمە وەکو کوتلەی پەرلەمانی یاخود وەکو فراکسیۆنی گۆڕان بە هاوکاری لەگەڵ هەموو فراکسیۆنی حزبە کوردستانەکانی تر هەوڵ دەدەین بەشە بودجەی هەرێم لە پەرلەمانی عێراقدا تەسبیل بکەین و زیاتر نەخورێ بۆ پرسیاری دووەمیش بۆ مەسەلە کەرکووک و مەسەلەی دۆڕانی خاچی کوردستان بە کەرکووچەوە هەوڵ دەدەین لە چوارچێوەی دەستوری عێراقدا مادەی 140 کاری لەسەر بکەین جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ئەو ناوچانە چارەنووسیاندار بکرێ و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان سەگەر ئەم جارەش هاتنە کوتای بەرنامەی ئەمڕۆ چی دەکەن لەگەڵ کاک چالاک کۆتاییمانمە بەرنامەی ئەمڕۆ هێنا تا کاندیدێکی دیکە لەلایەنێکی دیکە و لە شارێکی دیکە خواتان لەگەڵ